چۆنی شاباز؟ بەخێر بێ دیمەن زۆر سوپاس. چی خۆجارێ ڤالانتاین ناتۆ تۆ ئێستا واز و سوورە پۆشیوە من پێشوازی لێ یەکەم و لە جلەکانی منەوە دیارەکە پرۆگرامی ئەم جارەمان لەسەر چ بابەتێکە بێگومان ینی ئەتێ پەیامگەێنی کە گەنج و خۆشەویستی ئامادەکاریەکانە تەواو کردووە تاوام کردو ئەیتۆ میژ ئامادەکاریەکان تەواو کردووە و میوانەکانیشمان دەستنیشان کردووە چاوەڕێیان بکەین بزانین بکەن باشە میوانن وێ جارەیە یەن بەرنمەیە گەنجانە ساوێن هاوڕێ لە ساڵە 1970 لە سلێمانیەژی دایک بووە خودیا باوەڕنامەیە بەکلۆریۆسە لێ دەروونناسیە کلینیک ساوێن دەروونناسیە کلینیکە سەردەشت محەممەد لە ساڵە 1970 لە سلێمانیەژی دایک بووە خوێندەکاری بەکلۆریۆسە لێ بەشێک کارگێری و ئابووری سەردەشت چاڵکوانی مەدەنیە ڤینۆس پاپیر لە ساڵە 1990 لە قەلاتزێژی دایک بووە خوێندەکارە بەکلۆریۆسە لە بەشێ بازرگانیان ناودەوڵەتی ئەنوەر حەما غەریب لە ساڵە 1970 لە سلێمانیەژی دایک بووە دەرچووی شێشێ ئامادەیە ئەنوەر ڕۆژنەمەوانە بەخێربێن بەخێربێن زۆر بەخێربێن ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بۆی گفتوگۆ بکەین لەسەر بابەتێک کە مێشکی زۆر لە گەنجانمانی مەشغوڵ کردووە بەخۆیەوە لەم ڕۆژانەیە بەس پێش هەموو شتێک ڕای خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە چۆن وەسپی خۆشەویستیەکان با پێکەوە بینێربێن چۆن وەسپی خۆشەویستیەکەی؟ خۆشەویستی زۆر پێویستە لە ژیان لەبەر ئەوەی کە ژیان زۆر قورسە ئەگەر خۆشەویستی نەبێت تۆ ناتوانانی لە ژیانە شتەکانی خۆت بەرەو پێش بێ خۆشەویستی وات لێکە زەحمەتترین شتیش لە ژیانە هەوڵی بۆبەی بۆی تێبکۆشیت و پێی بگەیت بەس ئەگەر خۆشەویستەکە نەبێ گەشتەکە ئاسانیش بێت هەوڵی بۆ نایە زۆر جۆری خۆشەویستیمانێ بۆ نە خۆشەویستی کوڕ بۆ دایک یان هاوڕێ دواوڕێ لە نێوان یەکتر و اینجا خۆشەویستی کوڕ و کچێژ و لای من زۆر شتێکی نۆرماڵە کە بگراتەوە کوێستە خۆشەویستیشم نەکردووە بەڵام زۆر نۆرمەڵا گەر بێت و بە شێوەیەکی با بڵێن بە شێوەیەکی باش تێدا بڕوانی لەو زۆرە خۆشەویستیە سەبارەت بە ڕۆژی ڤالانتاینیش کە ڕۆژێکی زەقە بۆ خۆشەویستان ئەوەمانەوە ناگەینی تەنها کوڕ و کچ لە نێوان یەکتر با بڵێن خۆشەویستی خۆیان ئەنجام دەدەن ئەو تەنها زیندوکردنەوەی ئەو بوارێ زیندوکردنەوەی پرۆسسەیە کە خۆشەویست لە نێوان یەکتریان هەیە لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە ژیان بەبێ خۆشەویستی نەڕۆشتووە و خۆشەویستیش نابێت کۆ بکرێتەوە تەنها لە نێوان ڕەگەزی بەرامبەر چونکە ژیان بەبێ خۆشەویستی ناڕوە و پێشم باش نییە ڕۆژێش تایبەتە بێ بە خۆشەویستی چونکە ئینسان دەبێت هەموو ڕۆژێک هەر بە خۆشەویستیەوە بژێت لە ڕاستیە ئێستا هەموو کەسەکانەوانی کە هیچیان خۆش دەوێت تقریبان خۆشەویستێکی پاک بڵێ نییە وەکو حەزێکە زیاتر کە لە نێوانیانە هەیە ئەو حەزش زۆر جارەگەر مارەسیشی ئاسایی جنسی لە نێوانیانە هەبێتەوە خۆشەویستیان نامێنێ بەداخەوە تەنانەت لەوان ژن و مێردەکانیشەکە ینی کە ئەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە دوای خۆشەویستەکان ینی شتێکە کاڵە بێتەوە سار دەبێتەوە ینی خۆشەویستی تەنها گرنگی پێدانە بەڕای من بە زۆر بۆ چوونی گەنجەکانمان بینی با یەکسەر بچینە ناو گفتوگۆ ئەسەر خانێمە لای تۆ خۆشەویستی ئێستا لە ناو گەنجانە لە چوارچەوەی بەهار ڕاستەقینەکان ماوەتەوە بەڵێ زۆر سپاس طبعاً بۆ هیچ یەکێک لە شتەکان ئێمە ناتوانین قەرارێکی گشتاندی بین بڵین هەموو ئەمانە ئاوان هەموو کوڕەکانوان هەموو کچەکانوان بۆیە هەر لەگەڵ ئەوەشە ناتوانین بڵین خۆشەویستی بەم شێوەیە نەماوەتەوە چونکە بیرمان نەچێ هەر یەکێک لەوانەیە بە شکڵێکی ئام جۆرێک شەیپێکی وەرگرت بێ شکڵێکی وەرگرت بێ بەڵام هێشتاش ناتوانێت گەم بە شکڵێکی ئام قەرار بێن چونکە لەوانەیە بەشێکی زۆری گەنجەکان بێ ئەمەل بوو بێتن ئەوەندەی کە خۆت تێبینیت کردبێ لەو ڕوانگەیەوە باسی کرد ئەوەی کە خۆمان تێبینیمان کردبێ ئەبینین یعنی کە خەڵک یەکجار ئەو نەسیقیت بە عیلاقەدانان و خۆشەویستیکردن نەماوە بە تایبەتی لە دوای ئەوەی کە چەند جارێک
چەند تەجروبەیەکی زۆر ناخۆشمان بینیوە کە لە خۆشەویستیکردنەوە ڕوویاوە لە ناو کۆمەلگاکەمانە لەبەرەوە بەڵێ بەوەی کە ئەیبینیت یعنی بەبێ هیچ بنەمایەکی زانستی بەس بە تێڕوانینی خۆمان کە ئەیبینین بەشێکی زۆری ئەو کەسانەی گەنجەکانمان بە تایبەتی سیقیان بە خۆشەویستیکردن نەماوە و پێیان وایە شتێکی بە بنەما بێت. باشە کاکەنوەر وەکو ساوێن خان باسێکە بەپێی ئەو شتانی کە ئێمە لە چواردەوری خۆمان نایبینین گەنجەکانمان باوەڕیان بە خۆشەویستی نەماوە بۆچی؟ خۆی خۆشەویستی ڕاستەقینە ئەوەی کە تێبینێکرێ ئەوە خۆشەویستی ڕاستەقینە نییە کە لە نێوان تاکەکانی کۆمەلگا هەیە بەداخەو بەژۆن خۆشەویستیش وەتە هۆکارێکی بەژۆندی یان وەتە مەسەرەن بەشێک لە بەژەوەندی تایبەتەکان بۆ ئیستیقلالکردن بۆ کاتکوشتن بۆ سوزانم بۆ غەریزە پڕکردنەوە یعنی یەکێک لە هۆکارەکانی ئێمە یەکێک لەو شتە لەو بابەتانە کە زۆر گرنگە ئێمە باسی بکەین بە ناوی خۆشەویستیەوە هەوڵی تێرکردنی ئەو غەریزەیە ئەدرێکە کەپت کراوە کە لەلایەن کللتورەوە لەلایەن ئاینەوە چەند هۆکاری جۆبەرجۆرەیە بۆ کەپتکردنی ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە بەڕاستی گەنجانی ئێمەی وا لێ کردووە یعنی لەژێر ناوی خۆشەویستیە لەژێر ناوی خۆشەویستیە خۆیان کۆبکەنەوە هەوڵی مەسەلەن نزیک بوونەوە بدەن لە ڕێگەزی بەرامبەر بیرمان نەچێ خۆشەویستی پێش ئەوەی دەربڕین بێ کردارە و خۆشەویستی زۆر لەوە گەورەترە بچووک بکرێتەوە لە نێوان دوو تاکە ئەو کردارە ئێستا لە نێوان لە ناو گەنجەکانی مابینرێ بەداخەوە ینی نابیندرێ چووگە تاک ینی خۆشەویستی پەیوەستە بە پەروەردەکردنەوە پەروەردەکردن لە خێزانەوە 2000 بۆ دەستگا پەروەردەیەکان و 2000 بۆ کۆی قوتابخانە جیاوازەکان ینی بەداخەوەی نەمانتوانیوە نەتوانراوەوە بکرێ یعنی خەمساردین هەرێکە لە ئاستی خۆمانەوە خەمساردین لە ناو خێزانەوە سێر بکە یعنی دایک و باوک ئەو کاتە نابەخشن بە مناڵەکانیان فێری خۆشەویستیان بکەن خۆشەویستیە کە نەک هەرتەنا بۆ ڕەگەزەکانی خۆیان بەڵکو بۆ کۆی مرۆڤایەتی بۆ سروشت بۆ گەردون بۆ پەلۆر و باڵندەکان ئەنێ بەڕاستی ئەمە وای کردووە کە تەنە مەسەن خۆشەویستی بچوو بکەینەوە تەنە بۆ لایەنی بەرامبەر دەستخۆش کاک سەردەشت هەروەکو کاکەنوەر باسی کرد گەڕاندیەوە یەکێک لە هۆکارەکانی گەڕاندەوە بۆ پەروەردە ئایا پەروەردەکان چوون بۆ کە گەنجانمان وایان لێ هاتووە دەستان خۆش بابەتەکە بابەتێکی حەیوی و زیندووە خۆشەویستی عەشقکردن هۆکارێکە فاکتەرێکە بۆ ئیستمرار بوون بۆ بەردەوامبوونی هەر کۆمەلگایەک کۆمەلگای کوردیش بەدەر نەبووە لەوەی کە لە ڕابردوودا عەشقی تێداکراوە عەشق قەدەغە نەبووە لە کۆمەلگای کوردیدا نمونەی زۆر زیندوومان هەیە وەلی دێوانەمان هەبووە مەم و زینمان هەبووە نالی و حەبیبەمان هەبووە ئەمانە ڕابردوویەکی جوانی میلەتی کورد بوون بەڵێ و عەشق لە لای میلەتی کورد بە هەموو ئەو کۆت و بەند و هەموو ئەو بارانی کە میلەتی کوردی تێپەڕیەوە عەشق بابەتێکی قەدەغە نەبووە ئەم نۆرمە بەو چەند نمونەی ئەتوانین بڵین قەدەغە نەبووە ئەتوانین بڵێن ئەمانە نمونەی زیندون بە هەزارەها نمونەی تر هەبوون کە مەسەلەن دیار نەبوون لە پشت دیوارەکانەوە بوون بەڵام ئەم نۆرمە لە عەشقکردن ئەم دەستورە ئەم دەستوری عورفی عەشقکردن لە ئێستادا گۆڕانکاری بەسەرا هاتووە گۆڕانکارێکە بە شێوازی ئەوەی کە چۆن گۆڕانکاری بەسەر میکانیزمەکانی ژیانی تاکە هاتووە بەم شێوەش عەشق بۆتەوەی کە گۆڕانیش کۆمەڵایەتی تا دروست ببێت فاکتەری زۆر کاریگەر هەیە بۆ ئەوەی کە چۆن گۆڕانکارەکان لەسەر عەشق دروست بووە ئەم فاکتەرانە فاکتەری دەرەچیە بەهۆی گڵۆبالیزە بوون و بەهۆی بەجیهانی بوونی ئێستامانەوە کە ئەتوانین بڵێن ڕۆژانە ئێمە هەر عەشقی ناوخۆیی نابینین عەشقە ناوخۆیەکان وان لێ هاتووە کە زۆر بەرەو لاوازی ئەچن بەرەو کبوونەوە ئەچن جیهانی تەکنۆلۆژیا ئەو مسەسەلانەی کە شەوانە پەخش ئەکرێ ئەمانەوەیان کردو لە ژیانی واقعی ئێمە عەشق بە و نۆرمەی جاران نەمێنێ نۆرمی عەشق لە ئێستاە گۆڕاوە ڤینۆس خان تۆ خوێندکاری و لە ناو جەرگەی گەنجانای لە زانکۆی وەک مامۆستا باسێکە عەشق بۆ شێوەی جاران نەما و گۆڕاو ینی ئەو فاکتەرانە چین کەوای لێ کردووە وەک باسێکە ئێستا جارێکی تر داستانێک وەکو شیرین و فەرهاد دروست نەبێتەوە زۆر ڕاستە خۆشەویستی ئێستا لە ناو گەنجانە بۆ تشتێکی وەهمی هیچ ئەسڵ و ئەساسێکی نەماوە زیاتر گەنجەکانمان کە
چۆن دەڵێ دەچنە ئەو پرۆسەیەوە تەنها بۆ تێرکردنی لایەنێکیان بۆ شایە کە دروست بووە لە ناویاندا دانێ پڕێکەینەوە دەتوان بڵێ هەندێک لە گەنجەکان ناتوان هەمیان گشتگیر باسی بکەین بەڵام ئەوان هەنا بۆ پرۆسەیە دەبن بۆی بتوان ئەو بۆ شایە کە خۆیان دروست بووە لە ناوخواانە دروست بۆ پڕی بکەنەوە ینی پشتبەستن بۆ پرۆسەیە بۆی بتوان قەنعات بە خۆیان بێن کە ئەوانێنی ئینسانێکی تەواوان چونکە لە ناو گەنجاندا زۆر فەرەخ ئێستا پەیدا بووە کە ناچار ئەوان هەنا بۆ ئەو پرۆسەیە بەرن بابەتەکە لەوەش عشق لە ڕوو هاتۆتە دەرەوە عشق چۆتە سەر لاپەڕەی هەر چۆتە سەر شاشەی مۆبایلەکان چۆتە سەر ئەوەی کە مەسەڵەن تەنها ئۆتۆمبیلێک ببینێ کوڕێک پێێتی یا کچێک پێێتی بابەتە ڕووکەشیەکان زیاتر ئێستا فەراهم بوون بۆ ئەوەی کە لایانی بەرامبەر بخوێنرێتەوە. ساوێن خان دەرونی گەنجەکانمان چی لە هاتووە کە ینی چ گۆڕانکاریێک بەسەر لایەنی دەرونیان نەهاتووە کە ناتوانن مەسەڵەن بۆ ئەوەی کە وەکو جاران نەماوە بۆ یەک خۆشەویست بژین چەند کەسیان ئەوێ لە هەمان مەبەستەوەی کە مقارنەتەن بە جارانیان وانە طبعا بۆ هیچ مەسلەیەکی دەرونی ئەمە ناتوانین بڵین لەبەر یەکدانە هۆکارە چونکە مرۆڤ زۆر ئالۆزە و ئێمە ناتوانین لە تەنها یەک بۆدەوە قەرار بین لەسەرەوەی کە بۆچی وای لێ هاتووە بۆ هەر تاکێک لە مناڵیەوە هەتاوەکو ئێستایی و هەموو تەجروبەکانی و پەروەردەکردنی و ژینگەکەی و جیناتی هەموو کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چۆنی ڕەفتار ئەکات بەڵام شتێک کە زۆر دیارە هۆکارێکی زۆر دیار گۆڕانکاریەکی زۆر بە پەلەی ئێمەیە لە جیلێکی بڵین ئەوەی کە تەواو خەریکی بەرهەمە سەرەتاییەکان بووە کە دەستی بکەوێ بۆ جیلێکی تەواو سەرمایەداری من لێرە دۆسێن لەسەر گۆڕانکاری خێرا خۆمان نەزانین کە گیان بەرە گۆڕانکاریکی زۆر خێرا ڕوە مامۆستا ئەنوەر هەر ئەم گۆڕانکاریە خێرایش وای نەکردووە کە خێراش خۆشەویستی و ئەو بابەتی کە لە نێوان گەنج و کوڕا هەیە بە خێراییش کۆتایی پێبێ ئاوڕێجان مەسەڵەن خۆشەویستی بناغێکی فشەڵی هەیە بۆیە مەسەڵەن ئەوەی کە پێشووتر باستان کرد چیرۆکەکان دووبارە نابنەوە ئەفسانەش دووبارە نابێتەوە ینی خۆشەویستی پانتاییکی فراوانتریەیە وەک ئەوەی کە ئێمە چڕی بکەینەوە چووکی بکەینەوە لە هەندێک لایەنە بە تایبەتیش لە نێوان دوو ڕەگەزان نێرومەیەک ینی زۆر حاڵەت هەیە ینی وای کردووە کە ئەم خۆشەویستیە بێواتا بکە توانێتی بێت ئەو یاریزانی کە مەسەن لەناو ئەو پانتاییە بتوانێت گەنج ئێستا بخۆی هەوڵی فری ینی بەداخەوە یەکێک لە پرسە ناشرینەکانی ناو دنیای خۆشەویستی ئێمە ئەوەیە ئیستیقلالکردنە فریودانی یەکتریە بە ناوی خۆشەویستیەوە ینی زۆر حاڵەتە بینی زۆر کەیزە بینین زۆر قوربانیە بینین 2000 دەردەکەوێت لە ژێر ناوی خۆشەویستیە یعنی هەردوو لایەن قوربانین بەڵامەوەی کە ئەو حاڵەتە زیاتر لە کوڕا هەیە یاخود لە کچ بەداخەوە لە هەردوو حاڵەتەکە هەیە ینی ئەگەر ئێمە لەم ماوایی ڕابردووە کۆمەڵە حاڵەتمان بینی کە بەڕاستی جێداخە ینی خۆشەویستی جەلات دروستکە ینی من نبینیوە ینی خۆشەویستی ئەبێ ئینسان ناسکە کاتەوە ئینسان نەرمونیانەکەوە وایلی ئەکا کە تەنانەت ڕێز لە باڵندە و پەلەوەر بچووترین ڕۆح لە بەریش بگرێ بەڵام سیرەکەین بە ناوی خۆشەویستیەوە دیارە بابەتە غەریزەکە ڕای کشاو بەلایەنێکی ترە 2000 تاوانی لێکەوتۆتەوە 2000 خەڵکی کردوتە قوربانی ئەمە بۆ خۆی پێمانەڵێ کە خۆشەویستی ڕاستەقینە نییە و بناغەکانی خۆشەویستی لە کۆمەلگای ئێمە بەداخۆ من لەم کۆمەلگایە ژین بۆی قسە لەسەر ئەم کۆمەلگاوە ئەم کولتورەکەم ناتوانم قسە لەسەری شوێنێکی ترکەم فەشەلیەنەوە شکستێنەوە وە پێویستە بە هەموو لایەک بەڕاستی یعنی بە تایبەتی دەستگا پەروەردەیەکان وە زانکۆکان و خێزان زۆر گرنگە خێزان بناغەیە بۆ هەموو بۆ گەڕانەوەی ئەو بنەما سەرەکیانەی خۆشەویستی. کاک سەردەشت باسی بناغی کرد خاڵی هاوبەش لە نێوان گەنجەکانە بناغەیەکی زۆر بتەوە بۆ ئەوەی کە بتوانن لە خۆشەویستەکانە بەردەوام بن ئایا گەنجانی ئێمە چه خاڵێکی هاوبەشە بینن لە خۆشەویستەکان یاخود لە بەرامبەرەکان؟ زۆر جوانە پرسیارە بەڕای من ناکرێمە هەموو تاوانەکان بخەینە ئەستۆی دوو ڕەگەز نێرومێ بەتەنیا یاخود دوو کاین بەرامبەر یەکتری تاوانەکان تەنها ئەو دوانە نین کە بەرامبەر یەکتری خراپە بنە بێ فاکتەرەکانی پشتی تاوانەکان بدۆزینەوانێ ئاین بۆ خۆی کاریگەریەکی
زۆر زۆر ڕاستەوخۆی هەیە لەسەر دەروون و لەسەر ناخی پۆزیتیڤ یان نێگەتیڤ زۆر جار بە نێگەتیڤ یعنی بابەتەکە لەوەیە زۆر جاریش بە پۆزیتیڤ هەندێک جار ڕوحیانت ئەم کەسە ئەتوانێت لە ڕووی ئاینە بیر بکاتەوە هەندێک جار ئەتوانێت قەدەغە نەکراوە لە قورآانی پیرۆزدا لە بابەتەکە خودی ئاینەکە نیە بابەتەکە ئەو کەسانن کە پەیڕە لە ئاینەکەن بابەتەکە ئەو کەسانن کە ئاین ئاراستە ئەکەن ئێستا ئەمانە بە جۆرێک خۆشەویستی بە جارێک خۆشەویست بوونیان عشقان لەلای خەڵک ناشرین کردووە بۆتە ئەوەی کە خەڵک یان بڤەبێ لەلای لە ڕاستیە ئێستا لە هەموو کات زیاتر میلەتی ئێمە تاچی ئێمە پێویستی بەوە هەیە یان لە ناو یەکتری شایەکتری ماخۆش بێت هەستەکەی کە خۆشەویستی نەماوە خەڵک درۆ لەگە خەڵکەکە خەڵک بەڕازگویانە لەگەڵ یەکتری ناجوڵێتەوانەیە بۆ مەبدە و بۆ بەرژەوەندی بۆ هەندێک شت خۆشەویستی هەمووی وەلانراوە ئەگەر بێمە سەر و بابەتە خاڵی هاوبەش دروستکردن کە تەنها بەڵێ یەکشت بڵێم جۆرێک لە قسە باوە لە ناو گەنجانە لە ناو کچ و کوڕە دایم یەکتری بۆ تۆمەتبارەکەن کە ئەوەش بیستوتان و ناچارشم بیڵێم دایم کچ بە کوڕەڵێ کوڕ بۆ غەریزە و بۆ هەندێشتی خراپ کچێوێ کوڕش لە بەرامبەر بە کچەڵێ کە هەند کچەکان بۆ پارە و سامان و ناوداری و ناوبانگ و ئەم جۆرەشتانە خۆشەویستیەکەن ڤینۆسخان ئەم ئەگەر ئەمەد بیستووە ئەمە سەرچاوەکەی بۆچیە گەڕێتەوانێت بۆ ئەم بۆچوونە هەیە بەڵێ بە دڵنیاوە لە زانکۆکان با بڵێن کە باسی زانکۆکان بکەین بەکارهێنانی ئەو وشەیە زۆر زۆر تەنان یان دەتوان بڵێن بۆتە وشەیەکی باو بۆچی یعنی ئێمە ئێستا تەکنۆلۆژیا زۆر زۆر بەکاردێنین تەکنۆلۆژیا شتەکانی لەلای ئێمە ئاسان کردووە ئەمە دەتوانین لە ژوورەکانی لە ژووری ماڵەکانی خۆمانەوە دەتوانین خۆشەویستی دروستکەین بەڵام خۆشەویستێکی بێ ئەسڵ و ئەساس یعنی ئەو تاڕادەیەک نەماکانی خۆشەویستی ئەسڵ و ئەساسی نییە زۆر باشە ئەم بارەزە قسێکی زۆر باسی دینی کرد ئێمە کە خۆشەویستی بەستنەوە بە دینەوە شتێکی زۆر زۆر جوان لێ دروست دەبێت بۆچی کە ئێمە قۆناغەکانی دین ببڕین لەگەڵیشا خۆشەویستی دروست بکەین هەر لە بنیاتەوە دەتوانین خۆشەویستی بەستنەوە بە هەموو دەوروبەرەوە بەڵام گەنج ئەگەر هاتوو نیتوانی یعنی چۆن دەڵێ ئەو خۆشەویستی نتوانی بەرجەستە بکات ینی هانا بۆ هێندێک سەرچاوی کە دەبات ئەویش بینینی ڕەگەزی بەرامبەرە بە چۆن دەڵێ تێرکردنی غەریزەکەی خۆی یعنی پڕکردنەوەی بۆ ئەو بۆشایی خۆیت کۆ پێشتر ئاماژەم پێیدا لەو ڕۆوە یعنی بۆچی دەبێت کوڕەکانمان ببورین ئەو قسەی بکەین کوڕەکانمان هەڵدەستن بۆ شتێکە تێرکردنی لایەنی خۆیانە بە بەکارهێنانی کچەکانیان باشە خان هەبوو من نەمتوانی وەڵامەکەی بەمەوە بەباشی خاڵی هاوبەش دروستکردن تەنها ئەو باسم کرد کە تەنها ئەرچی هەردوو ڕەگەزەکە نییە ئێستا ڕەگەزی نێر و میێوان لێ هاتۆ بەرامبەرەکان خاڵی هاوبەش لەوەیە ئەبینەوە ئۆتۆمبیلێکی زۆر بەرزی پێەیە باوکی خاوەنی ئەمە نەپارەیە خۆی ئەمەی هەیە یعنی ئەمە بەرژەوەندەکان و یاخود خاڵە هاوبەشەکانی لەمایە کۆ کردێتەوە کە لە ئەساسا بابەتی خۆشەویستی خۆیان خاڵە هاوبەشانە نییە ئەکرێت مەسەلەن لایانی پەروەردەی حکوومەت دەوڵەت یاخود هەموو ئەو خەڵکە ڕۆشنبیر و شاعیر و هونەرمەندوانە کۆمەڵێک شوێن دروست بکرێ بۆی خەڵک بتوانێت خاڵی هاوبەش خۆی تا کۆ بکاتەوانێت لە یانەیەکی ریاضیە تاکەوە بیزەبت منیش هەمێ باسی و بابەتە بکەم لە یانەیەکی ریاضیات ئۆتوانی لە چەند گەڕەکێکا چەند کافەیەکی وا بکەیتەوە کە شوێنی هوەری بێ شوێنی ریاضی بێت چەند سنتەرێکی گەنجان هەبێت لەویا کە دووکە زەبینن هەردووچیان میوزیسیانن خاڵی هاوبەشیان بۆ دروستە بێ لەوێ عشق بە چەند قۆناغێکی تراتێ ئەپەڕێ کە یەکتری ئەبینن شێوەکارن خاڵی هاوبەشیان لێرا بۆ دروستە بێ بەڵام ئەم کە دەوڵەت یاخود لایانی پەروەردەی هەوڵ نایە هیچ خاڵێکی هاوبەشی بۆ دروست بکە ئەم تاکە تەنها خاڵی هاوبەشی خۆی لە ئۆتۆمبیلە زۆر جوانەکەی بەرامبەرەکە ئەبینێتەوە تەنها لە جلوبەرگەکە تەنها لە ڕووکەشەکە زۆر زیاتر لەسەر ئەوە قساکەین ئەزانم بۆ ئەتێ قسە هەبێ بەڵام ئەچین بۆ چوونی کۆمەڵی گەنج وەرەگرین کە لێمان پرسی و جیاوازی لە نێوان خۆشەویستی ئێستا و ڕابردوودا چییە کە بۆ چوونەکانمان بینی یەکەم کەسێمە بۆ لای تۆ بۆی قسەکان بکەی باش نیە؟ جیاوازی لە نێوان خۆشەویستی ئێستا و ڕابردووە لە چیا بینی؟ لە ڕابردوو نامە هەبوو لە سەوەرەقەی دەیانووسی دەیاندایەک بەس ئێستا سوۆشیال میدیا هەیە هەم ڕۆژەتان قسەی بکەن بەس ئەو کاتی یعنی لەوانێ لە مانجێ جارەکی ئەگەبیتانی بەیەک نامی بدات جای ئەو کاتە ڕاست بوو یانی ئێستا ئەو کاتی ڕاستتر بوو لە بەرەوەی چەند شتێکی دیشەیە لەو نمونە ئەو کاتی مکیاج نەبوو کچ مکیاجی نەدەکرد یعنی کوڕەکان
بالضبط تەجمیل نەبوو کوڕەکان هەڵ نەدەخەڵتان بەس ئێستا لەوانەیە مکیاجشتەندێک تەسیری هەویت خۆشەویستی لە هەموو سەردەمێکە پێویستی بە نێوبوونەوە هەیە بە بڕای من یعنی ئەبێ ئینسانەکان هەمیشە خۆشەویستی بەشێکە لە ژیان هەموو کاتێ بەشێک بوو لە ژیان ئیتر لە نێوان ئینسانەکان ئابێ لە نێوان هەر کەسێکاوێ بەڵام بەتایبەت ئێستا لەم سەردەمەیە لە نێوان کچ و کوڕا زیاتر ئەو حاڵەتە بەدیەکرێ و پێویستیشە یعنی عاقبەتێکی باشی هەبێ خۆشەویستی ئەگەر عاقبەتێکی باشی نەبێ نەبوونی باشترە جیاوازی مادیش لە ڕووی مادیەوە بە بڕای من پێویستە ئینسانەکان لە ڕووی مادیەوە لە خۆشەویستیا لە ڕووی مادیەوە لێک نزیک بن چکە زۆر کات ئەو کێشەیە دروست بووە هەروکو لە فلیمەکانیشە دیارە زۆربەی کایان لە ڕووداوە مێژوویەکانە دیارە جیاوازی مادی کاریگەریکی زۆریە بۆ لەسەر خۆشەویستی بۆیە پێویستە لێکەوە نزیک من لە ڕووی مادیەوە تا کێشەیە کە من ئێستا ئەبینم لە خۆشەویستیە ئەو شتێک کە کەسەکان ناگەن بە یەک لەبەر باری مادی بۆ نە کوڕەکە ناتوانێت ژن بێنێ کە نەتوانێت ژن بێنێ ئیتر هاوسەگیری کەمتر ڕۆدا خۆشەویستێکشان جارێ خۆشەویستێکی باتڵە بێت پێشتر کە خۆشەویستیان دەکرد یەکسەر لەو زەواجی بوو یانیش عینە ناخۆیەکتریان خۆشەویست بەس ئێستا زیاتر ڕووکەشە ینی بەس لەوە خت بەسەر بردنی یانیش زیاتر لە کوولەکان لە ئاوکو پۆزەکی بەکاردێ وەکو برێکتەکە ئەوە کەپڵمیان کوڕەکە ئەوە زیانت لێ بە پارە یانیش کوور لە بۆ جوانی و شتووە یعنی زیاتر مەسلحەتش دەکە ڕووکەشەوە کۆنیە ناخی بێتر خۆشەویست باشە پۆزەکە بۆ چییە؟ زۆر کەسەیە بڵێ دەسڕێتەوە ئەوە کەپڵمیان وەکو پۆزێکی پێرێ دەنا برادەر کچەکان یانیش کوورشە ڕایەتی بینەری ڕای خەڵک بووین ئەوە ڕای گەنجانمان بوو باشە کاکەنوەر باسی خۆشەویستی لە ڕابردوو ئێستا خۆشەویستی لە ڕابردووە هەمومان نەزانین کە کوڕەکە هەتا نامەیەکی ئەیە بە کچەکە لەوانەیە بە هەفتە وای هاتوچۆی کردە هەتا کچەکەی ئەبینی بەڵام لە ئێستا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیایە بەدەیان ئەپ هەیە کە شەوانە بتوانێت ڕۆژانە لە هەموو کاتێکا بتوانە پەیوەندی بۆ کەسەوە بکە ئایا ئەو یەکێک لە هۆکارەکان نییە بۆەوەی کە گەنجانمان سارد بوونەتەوە یاخود زوو بە زوو ئەو خۆشەویستی لەلایەن کەمە بێتەوە؟ یشێک لە هۆکارەکانەوەی خۆشەویستی لە ناخەوە گۆڕاو بۆ ڕوخسار بۆ سیما ینی ئێستا مثلەن مۆدیێلی جلو مۆدیێلی ڕوخسار بۆتە هۆکارێک بۆ کوشتنی خۆشەویستی بوو بەتە هۆکارێک بۆ مثلەن کوشتنی خۆشەویستی لە ناخە ینی هۆکارەکە ئەوەیە ینی هێندەی ئێمە سەرنجین بە ڕوخساری بەرامبەرمان هێندە سەرسام نین بە ڕەفتار و وەسوکەوت و کردەوەکانیان ینی هەندێک جار زمان بەکارێنین بۆ ئیستیقلالکردن بۆ سەرنجڕاکێشان دوجار کە تێکەڵاوە بین بە نمونەش ینی ئەو هەموو زەواجە شکست خواردووە ئەو هەموو جیابوونەوەی بەشێکیشیان کە بە ناوی خۆشەویستیەوە بە حساب زەواجیان کردووە ئەوە ساڵ بێکەوە بوون بە ساڵێک ناتوانێەوە بە هاوسەر لەلایەک بەڵێ دەلالەتە بۆ ئەوەی کە مەسەلەن خۆشەویستی ڕاستەخینە نەماوە و خۆشەویستی کە تۆ بازەکەی ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەی کە مەسەلەن ئێمە گری لە ڕوخسارەوە سەیدی کەسایەتی یەکتریەکەین بۆیە خۆشەویستی پێویستی بەوە نیە خۆشەویستی پێویستی بەوەی بچیتە ناخی کەسەکەەوە لە ناو ڕەفتار و هەڵسوکەوتە یعنی تێگەیشتە نابێت زۆر باشە سان خان خۆشەویستی وەک باسەکرێ ئایا بۆ گەیشتنە بە بەختەوەری مرۆڤ یان لە چوارچێوەیەکی بێئەنجام ئاخولێتەوە گەنجە بەڵێ ئەمە ناتوانین بڵین لە چوارچێکی بە ئەنجام ماخولێتەوە بە پێچوانی قسەکانی هاوڵەکان کە زۆر نێگەتیڤ بوون بەڵێ هەمووتانگلیتان لەوە هەیە کە خۆشەویستی بۆ کاگەنۆرەڵێ ناوەکی ناشرین کراوە بۆ کۆمەڵش بەسقی ناشاواز هەموو لایانی خراپیان باس کرد قەیچێک ئەستان خان لایانی پۆزتیڤی باس بەڵێ یەکێک لە پێداویستی هەرە سەرەکیەکانی مرۆڤ خۆشەویستی کردن نەک بە تەنها بۆ ڕێگەزی بەرامبەر بۆ ئەو کەسانی کە لەگەڵ یاژیر بە مانایەکی کورت ئەگەر پێداویستێک تەندروست نەبێت چی ئاگۆڕێ بەڵێ تۆ ناچاری کێکێکی تەندروست بە خۆت پێ بکەوە هەموو ئەم تەجروبانش کە ئەبیندرێن واتە کەسێک لەگەڵ کەسێکی ترە خۆشەویستی کەسێکە ڕێک ناکەوە و جا ئەبێتەوە ئەمە تەجروبێ بووی کە تو خۆت بدۆزیتەوە لە پێشوی کێکێکی تر بدۆزیتەوە باشۆکو دیمەنی هاوکار ماڵێت 6 ساڵ لەگەڵ یەکاوەکو خۆشەویست لەگەڵ یەکتریا بوون لە 1 ساڵ لە هاوسەگیریان لەگەڵێکە نەگونجا مادەم لە 6 ساڵە چیان کردووە ئەزانی چۆنە ئێمە کۆمەڵێک بڵین دەستەواژە هەیە لە ناو مێشکی کەسەکانە بۆ مناڵێ خۆشەویستی یەکەم ئیتر عشقە سەرەتایی یەکەم و یعنی تۆزێک شتی ئایدیالیستانەیە ها خۆشەویستی یەکەم عشقی سەرەتایی و قەت لە بیرم ناچێتەوە یەکەم دانە و چی جاری پێشە شتێ لە بینی 13 تا 8 ساڵ تا جاری وایە تا 20 ساڵیش تو بەس خۆت ئەدۆزیتەوە ئەجا ئەگەر بێت و ئەو کەسە خۆی نەدۆزێتەوە و تەمەنەکەی ئەچێتە سەروتر یعنی تو قۆناغەکەت بە سەرکەوتوی نەبڕێ و تەمەنەکەت چۆتە سەر دەکەواتە بام بچمەسە پرسیارێکی تر کاک سەردەش باشترین خۆناغ بۆەوەی کە گەنجێک خۆشەویستی تێدا بکات و ژیانی هاوبەشی خۆی تیا بدۆزێتەوەوانێ لەو قۆناغەیە
تەمەنی چەنە بە بۆچوونی تۆ بەپێی کۆمەلگا گۆڕە لە ڕاستیە بەڵام لە کۆمەلگای ئێمەیە ئەهلیەی ئینسان لە بەپێی قانونی 18 ساڵە بێت تێپەڕێنێ ئەهلیەی باسی خۆشەویستی ناکەم ئینسان ئەگەر بتێ ئەهلیەی هەبێ و کامل بێ بە 18 ساڵی تێپەڕاند بێ بەڵام بەدەر لەمە خۆشەویستی تەمەن نازانێت بیزەبت منیش بۆیە ئەڵێم کامەڵبوونی عەقڵ بیزەبت بۆیە منیش ئەڵێم خۆشەویستی جیاوازە لەو ئەهلیە بەڵام گرنگەوەی خۆشەویستەکە خۆی بەکام قۆناغاتی ئەپەڕێ قۆناغی یەکەمی یەکتربینینی دوو گەنج یاخو دوو ڕەگەز بەردەوام ئەم قۆناغە ماوەی چێوێ هەتا لە حاڵەتی ڕۆمانسیە دێنە دەرەوانێ حاڵەتی ڕۆمانسیەتیش خۆمان نەزانین زیادڕەویتیا ئەکرێ لە قسەکردنا هەندێک جار ئەوەی کوردی وتەنی حەشوێ ئەدرێتێ لە حاڵەتی ڕۆمانسی بوونا زۆر جار ئەم دوو گەنجە لێرایەکیان بۆ دەرەکەوێ و بە ئاراستەی لێکترازان دەرەکەوێت چکە بۆ زیاد لە حەدی خۆیان قسەکان مەسەلەن بە ئاراستەی ترابن زیاد لە حەدی خۆی ئەوەی کە هەیەی زیاتر ئەڵێ بۆ نمونە لێرە حاڵەتی ڕۆمانسی بوونەکەەوە ئەکاکە لێکترازان هەبێ دوای حاڵەتی ڕۆمانسی بوون حاڵەتی لێکتێگەیشتن هەیە کە لەم حاڵەتەیە هەوڵە درێ ئەوەی کە جەنابەت باسەکە لە چەند ساڵ 6 ساڵ دوو کەس بەیەکەوە خۆشەویست بوون بەڵام دواتر دەرئەنجام جیابوونەوە بوو وانە بەڵام ئەم جیابوونەوە لە حاڵەتی ڕۆمانسیت نەچوونەتە دەرەوە نەگەیشتونەتە سێ حاڵەتەکەی تر ماوەی 6 ساڵە لە هەر لە قۆناغی ڕۆمانسیەت ئەگونجە لە یەکتە نەگەیشت بن بە تەواوی ئێمە لە زۆربەی کۆمەلگاکانی تۆ چییە؟ خۆی خۆشەویستی شتێکی زۆر زۆر جوانە کە لە بینی دوو گەنجا دوور دەبێ بەڵام خۆشەویستی باڕێگای باش بگرێتەوە باڕێگای خراپ نەگرێتەوە ڕوک چۆن دەڵێن با خۆشەویستێکیتان دروست کام ڕێگایانە خراپە زۆر باش ئێستا گەنجەکانمان یعنی خۆشەویستی بەس بۆ دەبین کە لەگە ڕێزما بۆ ئافرەتان لە شولارێکی جوان بێ خۆتان باسان کرد بۆ پیاوانی شەبوونی ساری جوانیانی نازەم هەر هەمان ڕێگە دەگرێتەوە با ئەوە نەمێن لە سنوورە بڕاتە دەرێ با خۆشەویستی لەسەرەوە بنیاد بنێکە لە داهاتوو ئەو دوو گەنجە بەوەکتر دەبن دەتوان ژانێکی بەختەوە دروست ڕێگە باشەکە کامەیە گەنجان لە پرۆسی خۆشەویستیە بەو ڕێگامە بەس کە تۆ لە گەنجاندا کە نیەتێکی باشی هەبێ ینی هەردوو لە کۆکردنەوەی هەردووکیانە لە داهاتوو کە ئەو نیەتە نەبێ بەدڵنیاوە خۆشەویستێکیتان دروست نابێ و کاتە زۆر باش نیەتە باشەکە ئەوەیە لەسەر هەندێک بابەتی مەبادی مەساڵحی بەرژەوەندی و پار و ئەمانە بنیاد نەدرێ ئەوەی کە من باسم کرد مەسەلەن خاڵی هاوبەش دروستکردن لە هەندێک بواری ترە ئەم دوو کەسە توانای یەکتر ناخی یەکتر بزان شەر نییە سبێنێ ئەم دوو کەسە کە ئێواران پارێکی زۆر باشیان لە جرفان نبوو لەیانە شەوانە زۆر دەوڵەمەنەکان جۆ لە لایفی هونەرمەندە زۆر گران بەهاکان بگرن ئەمە کێشەکانی ئێمە لەوە تێگەیشتونە بێ ژنێک بێنین زۆر دەوڵەمەند بێ ئەبێ شوو بکەین بە کەسێ هەموو ئێوارێک بمان با بۆ فڵانە وتێلی زۆر پێنجەستێرە و لە فڵانە ئەمە خراپەکەی نازانن خۆشببختی لەمانە خۆشببختی لەوە ئەگەر پارەژ لە جیرفانتانە بێ بتوان دوو کەس بن لێک تێ بگەن دوو کەس بن خاڵی هاوبەشتانە بێ دوو کەس بن هەمان ئضافتن بۆ قسەکەی کاگتەر مەسەرەن چاولێگەری یعنی یەکێکە لە هۆکارەکان بۆ ناشرینکردنی ئەم چەمکە ئەم خۆشەویستی ئەوە کاک زەردەشتی مەسەلەن خۆشەویستی تانە بێتە باوەڕتانە بێتە مەبدە یعنی لە هەموو کاتێکە ئامادەیە بۆ شکستێنان بۆیە خۆشەویستی لای ئێمە مەبدە نییە باوەڕ نییە مەسەلەن بۆکو توان ڕوخسارە هەتانە بێتە مەبدە بە مەبدە یەکترمان خۆش نوێ و دەوروبەرمان خۆش نوێ ئامی مرۆڤایەتیمان خۆش نوێ باوەڕکە لە هەموو کاتێک ئامادەین بۆ باشە هەستەکەم هەر ئێمە غەدرمان لە دەستەواژەکە کردو چکە ئێمە بێ فەرق بکەین لە بینی ئیلاقەدانان و خۆشەویستیکردنە ئەو کاتێک کە دوو کەس ئەوەی ئێستا گەنجانێکن عیلاقی یاخود خۆشەویست ئەویان ئەبینی کە لەسەر هەنێک بنەمای مادی یان دنیا بینینیانە ئەوەنە کە لە ناو شەماعەکەیە شتێکی جیاواز دەربچێت لەبەرەوەی کە هەنێک تەبقەمان هەیە نزمە و ئەم لە تەبقە بەرزەکە ببێ و نەجاتی ببێ لەم تەبقە نزمێتیە بتوانێت دوو ڕسمدانە لە ئینستاگرام و فەیسبوک لەگەڵ مێردەکەی یان لەگەڵ ژنەکەی کە جلێکی جوانیان لەبەرە کە نازانم لە شوێنێکی باسی خۆشەویستیەکەی باسی عیلاقاکەم بەڵام بەدان چۆنە بێ فەرقکەین لەبەر دوو کەس بەیەکەوە شەر نیم دوو کەسە یەکتریان خۆش بێ شەر نیم دوو کەسە لە ئەزەڵیەتی یەکتری تێگەشت فەرقەکە لە چیایە ئەمە بزانم فەرقی بینی خۆشەویستی لەگەڵ عیلاقەکە فەرقەکە لەوەیە کە طبعاً شتێکی تریژێ عاشقیەتە ناو بینەکەەوە خۆشەویستی جیاواز دیسانەوە ئەوەش جیاوازە گەنج چۆن ئەم سیانە لێک جاکاتەوە حەز و خۆشەویستی و ئەزای کاکشە بەس بەشی و معلوماتیانێکەوە لە یەکتری جیابکەنەوە هەموو گەنجەکان ئەتوانن ئەوە لە یەکتری جیابکەنەوە لە هەر کۆمنتێک لە فەیسبوک لە هەر پۆستێکە ئەوەی خوێندۆتەوە کە جیاوازی عشق و حەز هەیە هەموو گەنجەکەمە ئەزانێ بەڵام بڕوا بەوە ناهێنێ کە خۆی لەم حەزە دەرباز کا بچێتە خۆشەویستێکی ڕوحیانەوە تێگەی بە تەسەوری من خۆشەویستی ئیشی هەموو کەسێکیش نییە
ئەگەر عاشق نەبێت جیانمرێ ئەمەش هەمووتانە دیارە کە ئەو خۆشەویستیانی کە لەم سەردەمەیە هەیە تەنها لە چوارچەوەی ئیلاقەیان ماوەتەوە واتە شتێکە بەنای خۆشەویستی وەگرێ خۆشەویستیش نییە تەجروبێ هەموو بوارێ خۆشەویستیەیە من ئێستا کە فەرمانبەری بەشێکم ئەگەر مەسەرن کاری ڕۆژنامەوانی پێویستی بە خۆشەویستێکی ئێمە ئەچین ئەمە زیاتر جەختماکەگەن لەسەر خۆشەویستی لەسەر خۆشەویستی کچ و کوڕ ڕاستە بۆ تۆ وەڵامی یەک پرسیایترم نایتوانێت زۆر جار زۆربەی و گەنجانی کە چوونەتە ئەو پرۆسەیەوە ئێستا مەسەلەنە پرۆسەکە دەرچوون نازان بە هەر هۆکارێ بێ خۆیان بە قوربانی ئەزانن ئەڵێمە قوربانی دەستی خۆشەویستیم و ئەوم بەرامبەر کرا و ئاوا بوو لە خاصێتەکانی مەسەڵەن خۆشەویستی لێبوردەیە کە بەداخەوە لە تاکی ئێمانە یعنی خۆشەویستی کە من تۆ مەسەلەن ئەو پەیوەندیەمان دروست کرد هەڵەیەکە کرد من لێت ببورم و بەرامبەریش لە من ببوورێ و هەڵسەنگاندنێکی ئیجابیانە بکە بۆ باش و خراپەکانی کەسێتی یەکتر کە ئەگەر چاکت زۆر بوو سلبیاتەکانی بکە بە قوربانی چاکەکان ینی گرفتەکە ئەو هاوسەنجیە ڕانەگیراوە نەکراوە نەبینراوە هەنی بەداخەوە ینی نەگرێت لە ناو مەسەلەن پەیوەندیە خۆشەویستەکانە هەر لە ناو خێزانەکانی شەمەنیە تۆ وەرە ئەو حاڵەتانەی کە ئێستا لە کوردستانە هەمومان نەزانین پرسی جیابوونەوەی خێزانەکان لەگەڵ وەشانەوەی خێزانەکان لە ئاستێکی مەترسیدارداە یعنی زۆربەی کێشەکانی نەبوونی زۆربەی بەڵێ خۆشەویستی ڕاستەقینە و نەبوونی لێبوردەیە لێبوردەیەجینا زۆری کەیسەکان کێشەکان باوەڕگەن کێشەی قوڵ نین کێشەی ئەوە نین کە مەسەرەن خێزانێک لێ هەڵبۆشێتەوە و چەند مناڵێک بکرێتە قوربانی ئەنی گرفتەکە ئەو پێوەرانەیە مەسەرەن کە ئینسان لە مشکی خۆی دایناوە ئەگەر هاوسەرەکەی نەتوانێت ئەمەی بۆ بکە ئەبێ لی جابێتەوە ئەم پێوەرە کە تۆ بۆ خۆتی داانەی خۆت کۆتوبەند دەکەی لە هەندێک بابەتە ینی من بە تەنیا ناتوانم هەموو شتێک بم ناتوانم پارەم هەبێ ناتوانم ناخێکی جوان ببێ ناتوانم هەموو ئەو شتانە ژیان لە مناکۆ بێتەوە ئەبێ نیوەی هی من بێ و نیوەی هی تۆ ینی سێوەکە هەردووچانە بێ هۆکاری ئەوە چێکە ئێستا گەنجان لە جیاتی ئەوەی کێشەکانیان چارەسەر بکەن کەسی بەرامبەریان ئەگۆڕن نایەن کار لەسەر پەیوەندیەکە بکەن ڤینۆسخانە گەرجابی ئەو پرسیارم بێت کە خۆشەویستی لە نێوان کچ و کوڕادا بشکەین بەجێ بەسکەین کچەکان تا ڕادەیە سیقان با بڵێن هەندێکان باسی هەمووی ناکەین کچەکان تا ڕادەی سیقان ینی کوڕەکان سیقان نەماوە لای کچەکان بە هەمان شێش کچەکانیش بوون من ئێستا دانەدانە باسی خۆمان بکەین کە بڕۆینەوە ماڵەوە بڵێن ئێمە ئەو شخصەمان خۆشویست تا ڕادەیە کۆمەلگا سەرکوتمان دەکات کە ئێمە نتوانین ڕاکانی خۆمان بە ئازادی دەرببڕین هەرەوەشە تا ڕادەی ینی نەیتوانیوە خۆشەویستی بە ئازاتر ینی کچەکان بتوانن دەری ببڕن ئەوە کوڕەکانیش ئەنی ناتوان لە پرۆسێ بەردەوام بن بۆچی چونکە ئێستا خۆشەویستی ئەوەندە زۆر بووە ینی بەڕگەی خۆشەویستی زۆر بۆ یاخود کەسەکانی دەوروبەری زۆر خۆی خۆشەویستی ئێستا کە باسی گەنج بکەین حەزە نەخۆشەویستی عیلاقە خۆشەویستی حەزە ئەوەی کە ئێستا گەنج دیکە حەزە نەک بڵێ خۆشەویستی باشە لێرە یەک پرسیایەتر دروستە بێ بابێ لای تۆ ساوێن خان زۆر جار بینراوە کەسێک سێ چوار خۆشەویستی هەبووە بەس شاباز بە ئەو پرسیارەی تۆ بمێنێتەوە بۆ دوای بۆکسپۆپ ڕای خەڵکمان وەرگرتووە لەسەر ئەوەی کە ئایا خۆشەویستی ڕاستەقینە ماوە یاخودنا بە بینەری ڕای خەڵک بێت بەڕای تۆ خۆشەویستی ڕاستەقینە ماوە؟ وڵای ناوەڵە نمایە بۆچی نەماوە؟ بەخوای ئێستا شتەکە نازانم هەمووی بوویتە حەزەک وەک بڵێ چۆن کەسێک عەزی لە خواردن بێ خواردنەکە دەخوا کە تێر بوو خواردنیشی لە پێشدانە نایخواتن ئەوەش وەک حەزێکی لاتە کە حەزەکەی نەمایە واز لەوێ دێنێ و بۆتە شتێک هەنی نازم هەڕەمە چییە خۆشەویستی نماوە ئێستا خۆم لەگەڵ کەسێک بووم 5 ساڵان لەگەڵی بووم کەچی لەبەر پارە لەبەر ئەوەی کە نیتە وازم لێ دێنێ کەچی دەچی کەسێکی خۆشەوێ لەبەرەوەی زێڕینگرایانەوە تا پارەی هەیە کوا خۆشەویستی لەوە دەبینی؟ بەڕای تۆ خۆشەویستی ڕاستەقینە ماوە؟ بەڵێ هەموو مرۆڤک پێویستە ڕێگەیشی خۆشەویستی ناو دڵی دەهەبێ خۆشەویستی هەر دەمێنێت بەڵام ئێستا بەڕادێکی زۆر کەم بوویتەوە بۆی هەبوونی پارە و شتانە عنی زۆر کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر نەمانی خۆشەویستی و کەمبوونەوەی ئاسی خۆشەویستی دەنا خۆشەویستی هەرماوە پەیوەندی خۆشەویستی دەتوان بڵێن پەیوەندیشی جوانە لە ژیاندا
بەڵام بۆ ئەمڕۆکە بۆ ئەم زۆرۆپی ئەمڕۆکە دەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر کەم ماوە لەبەرەوەی ئێستا کە ینی دەتوان بڵێن دنیا بە گشتی وای لێ هاتووە لە سەرەتا هەر پەیوەندێک کە دادەندرێت لە پێناو چەند بەرژەوەندێکی تایبەتەوەیە یعنی لە پێناو چەند شتێکی دنیایی گرنگی بە پەیوەندی خۆشەویستی ڕاستەقینەکە نادەن تەنها لە پێناو بەرژەوند چەند بەرژەوندێکی تایبەتی خۆی دەتوان بڵێن پەیوەندێک دروست دەکەن بەڵام بەردەوام نابن زیاتر شتەکە بۆتە مەسلحەت بەرژەوەندی ئەوەشی کە خۆشەویستی ڕاستەقینەکەیە زۆر زەحمەتە پێکەوە ببینێتەوە هەتا ئاخیرەکەی بەشەچکەمێت ئاخیرەکەی لەوانەیە ببینێتەوە ئەگەر ڕاستەقینەی بۆچی نامێنێتەوە ئەوەیان هەر ئاستەنگ و شتی دێتە پێش هەر زەحمەتە لە بۆیان ببینێتەوە لۆ نمونە لەوانەیە کەستر بێتە نێوانیان شتیتر بێتە نێوانیان یان تەماشای ئەوانی تر دەکەن خۆشەویستەکانی تر دەکەن لەوانەیە لاان مهمترین شتی خۆشەویستی ڕاستەقینە بەمون سیقەیە خۆشەویستی خۆشەویستی چکۆن بێت ئێستای بەڵام واقع واکات هێندێک گۆڕانکاری تیابێژنا گۆڕانکارێکە لە ناوەڕووی خۆشەویستەکە هیچ گۆڕانکاری ڕوونادا خۆشەویستی هەرخۆش بەڵام خۆشەویستی جاران لەبەرەوەی جاران ژیان سادەتر بوو تکنۆلۆژیا زۆر پێشکەوتوتر نەبوو وەسائلی ئیعلام و شتەکانی کە تەرفیهی ئەوانە زۆرتر نەبوو کو ئێستا خۆشەویستەکان زیاتر شتێکی ڕاستەقینە بوو لەبەی دڵەکان زیاتر پاکتر بوو بێخەوشتر بوو بەڵام ئێستا بەهۆی ئەوەی پێشکەوتنی تکنۆلۆژیا و زیاتر تێکەڵبوونی خەڵک و گۆڕانی دنیا و ئاشنابوون بە دنیای دەرەوە بە ئاشنابوون بە حەزارەتە جیاوازەکان بە شارستانێتە جیاوازەکان بە تەکیید خۆشەویستیش لە توێکلی دەرەوەی هێندێک گۆڕانکاری بەسەرات ژنە ناوەڕۆکەکەی نزیک لێبوونەوەی دوو دڵە لە هەردوو حاڵەتەکە ئەگە کۆن بێت و یاخود ئەگەر نوێبێت بەڵامی ئێستا بە تەکیید خۆشەویستەکان وەکو جاران ڕێژەی نەقا پاچێتی و ئەمانەت و ڕازگۆیی و وەفاداری و سیقە و متمانە و ئەو جۆرەشتانەی تیادا تا ڕادەیە کەمتر بۆتەوە. بۆچوونی گەنجەکانمان بینی سا خانەگە بیری بێت پێش ڤۆکس پۆپەکەەوەم پرسی ئێستا جۆرێک لە مۆدل هەیە لە کچوو لە کوڕە هەیە زیاد لە دوو خۆشەویستی هەیە منەڵێم دوو لاانێ زیاتریش بێت یعنی نازم ئەمە پۆزە ئەمە پاڵەوانێتیە ئەمە چی شتێکی پێڵێن بەداخۆ ئەڵێم ئایا لەو ڕوانگەیەوە هەز ناکەی ئەو کچە ئەو کوڕەوەکو کاڵایەک سێری مرۆڤی بەرامبەر یە کاڵە بامیش دوو سێدانم هەبێ بەڵێ خۆی مۆزوعی کاڵە ئەمانەکەوێتەوە هەردوو لایەنەکە هەم تۆ لایەنی ڕۆشنبیری چەندێکەوە کەسێک بە کاڵە ئەبینی و هەم کەسی بەرامبەر کە بۆچی ڕێگە ئەیاوەکو کاڵام تعاملی لەگەڵا بکرێت و شتێکی تری ژێتە مەرجنی ئەو کەسە بزانێکە کەسی بەرامبەری لەگەڵ دوو کەسی تری بڵێ من هەمیشە یە قساکەم بە تایبەتی کە ئەمە بۆ کچان زۆر ڕاستە خۆت کچی و کچانی تریش دڵنیام کە هەست بەواکەن کاتێک کە کوڕێک من کە خۆم کچم ئەم قسەیە ئەەکەم کاتێک کە کوڕێک بە جۆرێک لە جۆرەکان سیرتەکە یەکسەر هەستی پێکی کاتێککە کەسێک بە جۆرێکی ناتەندروست تعاملی لەگەڵەکە یەکسەر هەستی پێکی و بەشێکی زۆری کچەکانیش بەمە ئەزانن بەڵام یە قسە هەیە کە پێشتر ئەزڵ ئەزانن پێش ئەو قسێت بکەی بۆ ئەم قوربانیانە هەیە بەڵێ هەروەکو ئەوی کە نیچاڵە لە خۆشەویستی کوێرە هاوڕێتی دەست بە چاوەکانیەوە ئەگرێ واتە لەوانەیە حەقەکە ببینە خۆی لێ کوێرکە لەبەر هەنێک شتی تر لەبەر هەنێک بۆشایی تر کە ئەم لاوانەیە بۆی پڕکرد بێتەوە یەک شتی تر یەتە نەو مۆزوعەکە ئەوش مەسلەی کاتە جارە پێشە شتە من ئەو قسەکەم کە بە هیچ جۆرێک شتێک نییە بە ناوی کاتی زیایە چکە ئامانجەکانی کەسەکانی ئێمە هەمووی لە یەک دوشتی بەسیط تا خۆی ئەگرێتەوە لە هەرگێکێک لە گەنجەکان ئەگەر خۆتان بەرنامەیە بکەن ڕاپرسێ بکەن بڵێ ئامانجە چییە یعنی ئامانجەکە مەڵێ لەوانەیە باسی خوێندن بکە لەوانێ بڵێ خوێندن تەواو بکەم زەواج بکەم ژیانێکی سادەم هەبێ مناڵێکم هەبێ هەموو ئامانجەکان فەرموو خۆی خۆشەویست باسی ئەوەت کرد مەسەرەن خۆی خۆشەویستی یعنی گرنگی پێدان یعنی ئەگەر گرنگی پێدان نەبێ خۆشەویستی هیچ مەفهومێکی نامێنێ ئەمجا خۆشەویستی پرسی خۆشەویستی پێویستی بە شەفافێت هەیە ینی شەفافێت لەوەی کە ئەو کەسێک کە خۆشەویستیەکە پێویستەکە نیێنی نەبێ لەگەڵ بەرامبەرە کە نیێنی هەبوو ئەو کاتە هەموو شتەکان گومانی لەسەر دروستە بێ ینی خۆشەویستی پێویستی بە شەفافێتی تاکەیە یعنی ئەو دوو کەسەکە کەونە ناو جۆری خۆشەویستیەوە بێ شەفاف بن لەگەڵێ هەر ئەوەی شەوای کردووە کە گەنج هەبێ ینی وەکو سیمکارتی لە ینی دایان گەنجە بینی 5 سیمکارتی لە باخەڵایە و علااقاتی ینی خۆشەویستی تایبەت کردووە بە کەسێکەوە لە هەمان کاتێکە مەسەرەن خۆشەویستەکەی بینێ کەسێکی تر بینێ بە ڕوخسارێکی تر یەکسەر ئەو ئیمالەکە خۆی نزیک
ئەکاتەوە لە کەسێکی تر گەنەر ئەو بابەتی سیمکارتی 4 و 5 ئەمە کاریگەریەکی دین مەسەرەن ئەوەی کە شەرعەتی بە 4 ژن و 5 ژن داوە ئەتوانین بڵین بۆ ماوەیە جنێتێکی هاتوۆتەوە بۆ ئەوی کە گەنجێک بەلای و ئاسایی بێ 4-5 خۆشەویستی هەبێ گەنج مەبەستم کچ و کوڕە لەوە چێ کچێ 4-5 خۆشەویستی بە لەوە چێ کوڕێک 4-5 خۆشەویستی لە کاتێکی ترە ئینسان ئەگەر بیەوێت ڕۆحی یەک خۆشەویست پڕکاتەوە بە تەنیا فریا یەک دانە ناکەوێت ئەگەر ئینسان بیاوێ یەک ژنی هەبێ بە تەنیا فریا ئەو ژنە ناکەوێت یا یەک مێردی هەبێ کە کردێ بە دوو فریای هەر هیچیان ناکەوی کەواتە تۆ ئەبێ بەردەوام یەک دانەت هەبێ بۆی بتوان ڕۆحی یەکتری تێ بکەن باشە ڤینۆس خانە پرسیارم لێ کردی ئایا بەڕاستی ئاین کاریگەری هەیە لەوەی کە گەنجەکانمان زیاتر لە خۆشەویستێک هەڵبژێرن بەڵێ ینی دین کاریگەری ئەوەی هەیە کە کچەکانمان یان کوڕەکانمان هەردوو لە باس هەروکانکەین تەنیای خۆشەویستیان هەبێ چونکە لە دیندا خۆشەویستی ئەو کاتە هەیە کە تۆ ئەو کوڕایە ئەو کچە بە حەڵاڵی خۆت بێ ئەو کاتە خۆشەویستی دین هاوکارت ژن حەڵاڵ دەکەوێتە دوای ئەوە بوون منەلاوانەی پیاوەکە ینی بە تاکە شخصێ ئەوەی دەست نەکەوت بێ کە خۆی دەیەوێت ئەو کاتە هانا بۆ شتێکی کە بەرێ یعنی بۆ دووبارە زاوجکردنی دووەم بە بڕای من جابوونەوە لە اکترازان یاخود تەلاقەوەی کاکەوێتە بینی دوو هاوسەر و دوو خۆشەویستەوە زۆر جار بەلای من ئاساییە وەک لەوەی کە پیاوێک زیاد لە ژنێکی هەبێ یعنی جاب بەرەوە لەم ئینسانە بتوانە ڕۆحی یەکێکتر بە تەواوی تێ بکەی نەگەوەی کە تۆ لەگەڵ ئەمیش بیت و لەگەڵ خۆشەویستیە بەڵ تۆ ئاخر خۆشەویستەکە باسی خۆشەویستەکە ئەکەین تۆ کە لەگەڵ لێچێک بوویت منەڵم لەگەڵ لێچێک بی بێتەواوی ناتوانین ڕۆحی بکەیتەوە جاگەر لەگەڵ لێچێک زیاتر بی چۆن نتوانێت ڕۆحی 4-5 یعنی ڕاستگۆنین لەو حاڵەتانە بۆ نمونە هەر خۆمان ئەگەر حاڵەتە لە خۆمانە دروست بێ ناین ڕاستگۆیانە بە بەرامبەرەکەمان بڵێن من کەسێکی ترم خۆشەوێت ئەو جورە بوێت یعنی خۆشەویستی پێویستی بە بوێریشەیە ینی ئەوەی کە عاشقە بێ ئەوەی کە خۆشەویستی ڕاستەقینەکە بێ بوێر بێ ینی بەڕاستی ئێمە ئەو بوێریشمان نییە کاگەزدەردەست بەداخەوە ینی تۆ بێ مەسەرەن کەس لەگەڵ کەسێک کاجیا بیتەوە دوایی بە پاسای ئەوە بەڵام بە کەسی بە هاوژینەکەت ناڵێ بەڵام هۆکارەکە بۆ پێشترە گەڕێتەوە خۆ تۆ بێ پێشتر هۆشیارێکی باشە هەبێ بۆ ئەوە باش بە من چمەلای ساخان عومەر ئەوەزە لە کتێبی ئارامبە ئەڵێ خۆشەویستی پێم مەڵێ خۆشمەوی بەکردداری پێم بڵە خۆشمەوی باشە چۆن وا لە گەنجام بکەین کاتێک کەسە پێی و خۆشمەوی یان لەو پرۆسەیە بوو بزانێت فعلیەن بەکردداری ئەم کەسی بەرامبەری خۆشیوە تاکو و تووشی ئەو زەرەر و کێش و گرفتانە نەبێت کە هەمووتان باستان بڵێ خەلەلێک هەیە لە لایەنی ئەخلاقی تاکەکانی ئێمە طبعاً ئێمە کە باسی ئەخلاقەکەین یەکسەر ئەخلاقەکانە ها تەسکەکەنەوە بۆ کۆمەڵێک شت بەڵام ئێمە هەممان ڕێکین لەسەرەوەی کە درۆکردن کارێکی ناخلاقیەوە نیە بەڵام هێشتاش ئەیبینین کە ئەم شتە ئەکرێت و بە تایبەتیش لە مۆزوعێکی وە حساسی وەکو خۆشەویستی و ئیلاقەدانانە کە تەنها لەبەرەوەی کە ئەو کەسە ڕازی بکە جاری وا هەیە باوەڕم پێ بکە هەردوو لە ئەزانن کە ئەمە درۆیە بەڵام هێشتاش لەگەڵێ ئەڕۆنچکە وەکو پێم وەکو خۆتان وتان چیە کاتی بەتاڵی هەیە کاتی بەتاڵی هەیە چونکە ئامانجەکانی خۆی ئەوە نییە بڵین پلانێکی ڕێکوپێکی بۆ ژیانی خۆی دانەناوە بۆیە نازانێت چیەکە کاتێکی بەتاڵی هەیە و هەموو ئەوەی کە دای ئەنێ دانیشتنە بە دێر موبایلێکەوە یان کۆمەڵێک قسە تۆ عیلاقەکەدا ئەنێ هەوڵ بە لەم عیلاقای استفادە بکەی وانە تۆ هەوڵ بەنووسی خۆشی بیری نەماوە لە یەکەم کۆمنتاچی بۆ بەرامبەر باشە کاک سەردەشت بورە شاوەز خاڵێکی زۆر گرنگەیە کە لە خۆشەویستی ئابێ باز بکرێت بێ متمانەیە ئێستا لە نێوان کچ و کوڕەکانە یعنی هیچ متمانەیەکیان بەیەک نەماوە بۆچی؟ وەڵاهی فاکتەر هەیە فاکتەرەکانەوەی کە باسمان کرد ئێستا هۆکاری ئابووری هەیە هۆکاری تەکنۆلۆژیا هەیە هۆکاری بە گڵۆبالیزەبوون هەیەەوەی کە مەسەرەن کەسێک دانیشە لە ماڵەکەی خۆی ئەنواع حەڵقە هەیە ئەیگۆڕێ موسەسەلات لێو سەیرەکە گەنجێک لەگە خۆشەویستێکیاتی حەز لە براژنێکی خۆیەکە حەز لەو ئەکەیانی وای لێ هاتۆ شیرازی کۆمەلگاکەی پچڕاندووە ئەم فاکتەرانە بوونەتە هۆکاریەوەی کە گەنج متمانەی بە یەکتری نەمێنێ ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەرەتای ئەوەی کە ئەمانە تێ بپەڕێنین هی ئەوە نیە ئینسان تاچێک دابنی شەشەوە ڕۆژ 24 ساعتی خۆی بەردەوام بە مۆبایلێک یاخود بە سیرکردنی حەڵقەیەکەوە یاخود بە سیرکردنی تەلەڤیزۆن و تێپەڕێنێ خەڵک باشتر وایە بگەڕێتەوە بۆ شتە ڕوحانیەکان دروستکردنی ئەم شتانی کە پێی ئەوترێ خەڵکە چن بۆ شاخەوانی و بۆ گروپی مۆسیقا و بۆ وێنە چێشان و یعنی بێ خەڵک خاڵی هاوبەشیان بۆ کۆکردنەوەی بتوان نزیکیان بمتمانی خۆشەویستی ئەو کاتە دروست دەبێ بەهۆی بینینی زۆر دووبارەی وێنەکانی گەنجانە ڕۆژانە یان تۆ ئەو
ئەو هاوڕەکان دەبینیم یان هەر کەس دەبینی کە بەرامبەتە ینی چەند جارە شتەکە بە ناڕاستە و خۆی گەشت چەند جارە شتەکە بە سەقەتی گەیشت پێی ئەنی ناتوان ئەو متمانە درست بێ ناتوان دووبارە ئەوی شاسێ بەکردنی ئەو کارە ئەگەر بێت خۆشەویستی بە جوانی بگات لەناو گەنجاندا ئەو کاتە گەنجان زیاتر دەچن هانە بۆ دەبن بەڵام بە شێوەیەکی جوانتر بە کەڤەرێکی جوانتر ینی دوور بێ لەسەر لە دوای ساڵی 2023ەوە کاک سەردەشت بینۆسخان دوای ساڵی 2023ەوە دنیا بەرەو خێرایەکی زۆر خێرا ئەڕۆژوە جیانگیریکی بەڵێ جیانگی تەکنۆلۆژیا هاو زۆر شت هاو هەست ناکەن هەر ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە ئێستا پەیوەندیەکان بە خێرایی بە خێرایش کۆتایی تەکنۆلۆژیا گەیاندنی کللتوری وڵاتانی دەوربەرانجی هەنە بە کللتورەکەی خۆمان لەو کاتە ئەو دوو کللتورە تێکاڵ دەبێت ینی خۆشەویستێکی جیاواز دێتەکایەوە کە خۆشەویستی جیاوازە هەتەکە ناتوانن گەنج ناتوان معاملە لەگەڵ خۆشەویستی بکات خراپ بەکارهێنانی ئێمەیە بۆ ئەو تەکنۆلۆژیا شتاژ نا بۆ خۆیانوانی لاوچە دوو گەنجی ئەوروپی بەیەکەوە بتوان بەخۆشی بژین بەبێ لە هەفتەیەکە 2 ساعت مۆبایل و ئینتەرنێت بەدەل لەوەش ئەگەر سەردەمی سورعە و خێرا بێ خۆشەویستی پێویستی بەو سەردەمانە پێویستی بەو خێرایە نیە خۆشەویستی نابێ بچێتە ناو خۆشەویستی پێویستی بە ئارامیە پێویستی بە هێواشەیە خۆت نییە یعنی کە تۆی ئەوەی ئەوە دیارە غەریزەیەکە مەسەلەن خۆ ناتوانانی حاشا لە غەریزەش بکەیت بەڵێ غەریزە بەشێکە ئاخر ئەوەی کە ئینسانەکان بەناوی خۆشەویستیەوە با بەرەو تاوان ئەوەیە کە غەریزەیە تەسەورەکەم کێشەکە ئەوەیە کە ئێمە لە وەک خۆتان ئەڵێن لە عەسری سورعەیە ئێمە لە 2019 تۆ ناتوانی بە ئینتەرنێت بژی ناتوانی بە مۆبایل لە هەموو لایەنەکان وەکو وتمان بنەما متمانە یەکێکە لە بنەماکانی خۆشەویستی متمانە بەچی دروستە بە خێرایی دروست دەبێت نەخێرە ئەسڵن متمانە پەیوەندی بە مامەڵەکردنەوەی بە تێکەڵاوبوونەوەی بە زەمانێکەوە هەیە کە لەگەڵ یەکتریا بژی ئەنی متمانە لەسەر و بنەمایە دروست دەبێت متمانە بە خێرایی بە ڕێزە باسی کرد باسی کۆمەلگای کرد کە تۆ متمانت بە بەرامبەر نامێنێ لەبەروی کە لە کۆمەلگاکە دەبینی کچێک چی بەرامبەرەکە ئاخە بۆ ئێمە ئەوەنە باسی کۆمەلگا بکەین ینی بۆ ئەوەنە خۆمان کۆتوبند بکەین لە کۆمەلگا ئەمە کێشەکەی بۆ من ڕەگەزی بەرامبەرم با ئەو بگەێنم توار ڕەگەزی بەرامبەرم باجی کۆمەلگا با لەواچە ئەو ڕازگۆ بێ لەگەڵ منە وانە بۆ سیرکەم کە کچەکەی ڕەفیقم یا کوڕەکەی ڕەفیقم خیانەتی بەرامبەر کرا تا منیش متمانم بەمەی خۆم نەمێنێ متمانێ نەما کۆی کۆمەلگاکە بێ متمانە نزیکە بینی لە کۆتایی بەیەک ڕستە پێم بڵن چارەسەر چی بکەن گەنجان بۆی کە مەسەرەن خۆشەویستەیەکی باش بکەن متمانیان دروست بێ تووشی ئەو کێشانە نەبێت دوو کە زەناسم خۆشەویستیانە کرد بەیەکەوە بەڵێ ئینتەرنێتیان بەکارێ ناژیانێکی جوانیشان بۆ خوان دروست کرد بەدەر لەو خەڵکی کە خۆشەویستیەکەن هاتبوون بەرنامەیەکی یابانیان دۆزی بۆ دەنگی نامەکانیشی زۆر خۆش بوون لە گوێە تێگە ینی تۆ توانین ژیانێک بۆ خۆت دروستکە توانین بەڕۆحی لەگەڵ و کەسە بژیت کە پێویستە نەک لەو فۆرمەی کۆمەلگا لەو نۆرمەی کۆمەلگایەکە کە ئێستا باوە یعنی من باسی هەموو کەسێکیش ناکەم بە تایبەتی داواچە خۆشەویستی بە گوڕ و بەتین هەبێ ئێستا لە بینی هەندێک کەسە بەڵام بە ئەم کۆمەلگاکانی بە مطلقی ئەوەیتیانە ماوە تەنانەت خۆشەویستی بینی کەسەکانی ژانی کەم بۆتەوانێت کاڵ بۆتەوانێت بەرژەوەندی زۆر کاریگەری هەیە کەواتە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕۆح ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕۆح وا بکەین کە بە ڕۆح یەکتریمان خۆش بێ یاخود بەڕاستی بە ڕۆح یەکتریمان خۆش بێ یاخود درۆ لەگەڵ زۆر باشە چی بکەین بۆی متمانە بگەڕێتەوە سەر متمانە بگەڕێتەوە ئەمە پێشەوەی هەر شتێکمان بووە کە لە دنیا بیگۆڕینە بێ لە خۆمانە بیگۆڕین واتاگەر من خۆم بەو شێوەیە نەبم مافم نییە داوا لە هیچ کەسێکی تر بکەم کە بەو شێوەیە بێ و یەک شت کە بیرم چوو لە مناقەشەی پێشتر پێ بگەین ئەوەیە کە ئێمە هەنێک نۆرمی کۆمەلگاییمان هەبووە کۆن ولا پڕە هاتوینەتە سەر ئەمە یعنی ئەگەر سەیری وڵاتەکانی تر بکەی سەرەتا مۆبایلێکی دوگمەی پێ بووە دواتر کردێتی بە جانتایەکە دوای کردێتی بە بلاکبێری نازانم ئەنواعی ڕۆشتووە وەکو قادرمەیەک بەسەریا ڕۆشتووە بەڵامەوە ئێمە لە پلەی یەکم و یەکسەر چوونێتە پلەکەی سەرەوە بۆیە بەو ئەقڵ و بیرە کۆنەکەوە هاتوین تەکنەلۆژیا بەکارێنن و تێکەڵی ڕاستە خۆیمان هەیە لەگەڵ کللتورەکانی ترا و ئەمەیە کە بڵین بۆشاییەک دروستەکە لەم بینەیە تۆ بە پلەکەیان نەڕۆشتووی تۆ یەکسەر لە پڕێ بوویل بە کوڕێ بەو شێوەیە لاتوە لەبەر ئەوە یەکێک لە چارەسەرە هەرە سەرەکیەکان دۆزینەوەی خودی خۆتە چکە ئەگەر تۆ خۆت بدۆزیتەوە ئەو سازانی کە تۆ ئارەزود لە چییە تۆ خاڵە هاوبەشەکانت چییە تۆ ڕقل لە چ شتێکە حەزل لە چ شتێکە ئارەزود لە چ شتێکە ئارەزود لە
چ شتێکە بەرامبەر لەگەڵ تۆە بیکات لەبەرەوە هەر کاتێکە ئەگەر تۆ بتێ ڕازگۆبی لەگەڵ خەڵک ئەبێ خۆت ڕازگۆبی ئەگەر تۆ بتێ خەڵک ئەخلاقیانم تحمل لەگەڵا بکە بێت و خۆت ئەخلاقی ڕفتار لەگەڵ خەڵکی لەبەرەوە یەکەمین خاڵ چکە تۆ هەتاوەکو خۆ دروست نەکەی قەت ناتوانانی داوە لە کەسێک پێنج سیمکارتە خوو نەکەوانێ باشە ڤینۆسخان ڕای تۆ چییە چارەسەر بە چێزانانی بەڵێ بە ئێمە وەکو ینی لە خۆمانەوە دەست پێ بکەین داستانەکانی ڕابردوو دووبارە بکەینەوە ئەوەش چۆن دەبێت بە ئێمە بین بڕوڕاکەمان ئالگۆڕ بکەین نەک بین لەسەر هۆکارە خۆشەویستەکەمان بنیاد بنین بۆی بتوانین لە داهاتوو هەم ژیانێک دروست بکەین کە تا ئەو کاتێکە چۆنەڵ ئێمە پرسمان سپی دەبێت ئێمە بەیەکەوە ژیانێکی بەختەوەر کۆمان بکاتەوە ئەوەش بە یعنی پشت بە هۆکار نەبەستین پشت بە دۆزنەوەی خاڵی هاوبەش لە نێوانمانە بۆی بتوانین خۆشەویستەیەک بتەوەتر دروست بکەین دوور لە کللتوری وڵاتان ئەین بانیان کللتوری وڵاتان بەسەر خۆمان دەبستەپێن چونکە کللتوری کورد جیازە لە ئەوان ئێمە خۆمان بین با دوور بین لە ئەوان باشە مامۆستانوەر کۆتا قسەت کۆتا قسمەڵا منە بێ خۆشەویستی پێم وایە بێ وەکو یاسایەکی لێبێ چوارچێوەیەک بۆ کەسێتیمان دابنێت پابندمان کات ینی ئیتیزاماتمان کات بە بەهاجوانەکانی خۆشەویستیەوە بە بەرامبەرەوە ینی ئەخلاقیاتمان بۆ دروستکە ینی لەو چوارچێوەیە دەرنەچین کە خۆشەویستیە خوازی بەڵێ دەستان خۆش بێت بەڕاستی گەرمانەوێت سەوشت زۆر زۆرە باش زۆرە خۆشحاڵ بوون کە ئامادەبوون لەگەڵمانە بۆ ئەم بەرنمەیە ئەمەوێ بۆ چوونی هەرێکێکتان وەربگرین بەڵام لێرە نابەجیا لەسەر کۆی دانیشتن و گفتوگۆکانمان باش نییە دووبارە بەخێر بێن بەقەولی شاعیرە لێ عەشق نەبێ ژیانە مرێت جیهانی دڵ وێرانە بێ کەواتە عەشق فاکتەرێکە هۆکارێکە بۆ بەردەوامی و ئیستمرارەتی کۆمەلگاکان لەبەرەوە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی لە نێوان تاکەکانی کۆمەلگادا لە نێوان هەردوو ڕەگەزدا لە نێوان حزبە سیاسەکانە لە نێوان هەموو شەریحەکانی کۆمەلگاداوە بکەین کە عەشقمان بۆ یەکتری هەبێ یەکتریمان خۆش بێ بە ڕازگۆیانە یەکتریمان خۆش بێ سوپاس بۆ بەرنامەکەتان لە دەرەنجامی بەرنامەکە ئێمە ئەتوانین بگەینە ئەوەی کە ئینسانە بێ بەڕوح بژی بۆ ئەوەی کە ئەوانی تری خۆش بێ دەستان خۆش بێت تاکە بەرنامەی گەنجانە کە ئێستا لەسەر شاشەکانی تیV گەنج بتوانێت خۆی تاببینێتەوەە دەستخۆشیتان لە یەکەم هیوادارم بەردەوام بن و کاتێکی زیاتریش بن بە جوابی پرسیارەکان چونکە تەسەورەکەم نەتوانین وردەکاری تر جوابیان بینەوە گەشتین بەوەی کە بەشێکی زۆری خۆشەویستی لە نێوانی گەنجانە تەنها لە چوارچەوەی عیلاقەیە ماوەتەوە بۆیە بە هیوام کە ئەمە لە چوارچەوەی عیلاقە دەربچێت و هەست بە خۆشەویستی و پێداویستیە سەرەتایەکانی خۆیان بکەن گەشتینە و دەرەنجامانی کە خۆشەویستی فرەڕاندا و فرە بۆچوونە وەڵام دوجار هەموو لە کۆکین کە خۆشەویستی بناغی و بنەمای پێکەوە ژیانێکی جوانی مەدەنیانەی شارستانیانەیە و مرۆڤایەتیشەوە خوازەیە خۆشەویستی کۆکەرەوەی مرۆڤایەتیە گەشتنەوە دەرەنجامە کە پێویستە ئێمە خۆشەویستە ڕووکەشەکە بگۆڕین بۆ خۆشەویستە کە پێویستە هەم چاومان هەم لایەن ڕوحمان تێرکات هەر کات ئەومان دۆزێ و لە ڕەگەزی بەرامبەر ئەمە دەتوانین خۆشەویستێکی پاک خۆشەویستێکی دروستانە دروست بنیاد بنین و بگەین بەو کەسێکە خۆمان دەمانەوە بۆ دووبارە بنیاتنانەوەی گەنجان دووبارە پەروەردەکردنی گەنجانمان پێویستە کە ڕێگایەکی دروست بگرنە بەر بۆ ئاڕاستەکردنی خۆشەویستێکی دروست بە ڕەگەزی بەرامبەرمان